ئێمە ئەمڕۆ بە هاوکاری بەشێک لە ئستا VRTV پێوەین بەرنمەیەک لەسەر سپاس لەسەر باسی پەروەردە بەگشتی و هەروەها بە تایبەتی زمان گرنگی زمان و زمانی دایکی پێشکەش بە ئێوە بینەرانی هێژا بکەین. ئێمە لێرە ئیرۆ لە کۆبووینەتەوە لە شاری ستراسبورگ کە هندێک تایبەتمەندی هەیە وەکوەوەی کە بەهۆی جێگیربوونی بنکەی مافی مرۆڤی ئوروپا، پارلمانی ئوروپا، کۆنسەی ئوروپا و هەر ئەوانە وای کردووە کە بە پایتەخت یا کاپیتالی ئوروپا بناسرێ. لێرە لە بواری پەروەردەدا بڕێک جیاوازی هەیە لەگەڵ فەڕەنسا، چون لە ڕاستیدا پارێزگای ئەلزاس زمانیەوان ئەلزازیا و گەلێک لە ئەڵمانی نزیکە، جا بۆیە لە قوتابخانەکاندا بێجگە لە زمانی فەڕەنسی کە بەگشتی دەیخوێنن بە قوتابی و منداڵان ئەو مافە دراوە کە بە زمانی خۆشیان بخوێنن، نەگەوەی بە زمانی خۆیان وەک مادەیەکی دەرسی. حتا تاریخ، ژیۆگرافی، فیزیک، مەتەماتیک، هەمووی ئەوانە مافی ئەویان هەیە ئەوەژەر بە زمانی ئەڵمانی بخوێنن ئەگەر ڕەزامەندیان لەسەر بێ. بەگشتی پارێزگای ئەلزاز بە کورتی باسی بکەم هەندێک دەستا و دەستی کردووە لە نێوان شەڕی جیهانی یەکەم و دووهەمدا لە نێوان ئاڵمان و فەڕەنسا، بەڵام وڵاتی فەڕەنسا بەهۆی ئەوەی کە بیەوێ برینەکانی کۆنیان لە بیر بچێتەوە و ئەمان خۆشەویستی و عشقی خۆیان بۆ وڵاتی فەڕەنسا هەبێ، ئاڤانتاژ و ئیمتیازیان پێدەدا بە جێگەی سەرکوت. لێرە ئێمە لە بەرامبەر هەروەک دەبینن دەبستان یا قوتابخانەی موزیکە، ئێمە ئەو جێگەیە هەڵبژاردووە بۆ بەرنامەی خۆمان. هەروەها من بۆ خۆشم هەم لە ڕۆژهەڵاتی کوردستان 15 ساڵ لە بواری پەروەردە و فێرکردن لە بواری ماتەماتیکدا چالاکیم هەبووە و ئێستێش لە فەڕەنسا لە هەمان پارێزگای ئەلزاس لە خۆناغی ناوەندیدا لە بواری وانەی ماتەماتیکدا کار دەکەم و حەز دەکەم هەندێک بابەت باز بکەم لێرەدا. ئەگەر ئێمە ئەو ڕەوتە بە جۆرێک پەیوەند دەینەوە بە بارودۆخ و وەسعەتی کوردستان، دەبینین دەوڵەتانی داگیرکەری هەر چوار پارچە بە پێچەوانەی پۆلیتیک و سیاسەتی فەڕەنسا کە ئیمتیاز و ئاڤانتاژ دەدەنە خەڵکی ئەم ناوچەی ئەلزاز بۆ ئەوەی بمێننەوە و دڵیان خۆش بێ بە ژیانی خۆیان بەداخەوە ئەوان سەرکوت دەکەن و زمانی دایکی خۆیان لێ قەدەغە دەکەن. ئەوەی کە ئێمە لێرە ئەیبینین شاری ستراسبورگ و ئەم پارێزگایە بەگشتی کەوە زۆر پێشکەوتووە، ئەوەش زمانێک لە زمانی خۆیان مەنعکراوە بە تایبەت لە دەورانی ژیانەوە، واتە دەورانی ڕێنەسانس کە ساڵی 1500 تقریبان لەو حدودانەدا لەو 1-2 سەدەیەدا بەڕێوەچوو. زۆربەی مەتن و بابەت و تێکستەکان هەمووی بە زمانی لاتین دەنووسران و لە زانکۆر زمانی زانکۆ بوو، بەڵام لەوێدا کۆمەڵێک چالاک و فکرمەند باسێکیان هێنا ئاراوە بەرگریکردن لە زمانی ناوچەیی کە هەمان زمانی دایکی بوو، وەکو زمانی ئاڵمانی، ئیتالیایی، فەڕەنسا و ئینگلیسی. لەودا دانتە دەستی پێشخست بە نووسینی پەرتووکێک بە ناوی ژیانی نوێ، هات باسی جوانیەکانی زمانی ئیتالیایی کرد کە لەگەڵ پێشوازی بەرەو ڕوو بوو. دواتر دووبلای فەڕەنسی ئەویش بابەتێکی بڵاو کردەوە دوور و درێژ، حتا باوەڕی وا بوو کە لە دوان ڕۆژێکی نزیکدا ڕۆژێک دێ کە زمانی فەڕەنسەوی ئەوەندە گەشەکە کە لە زمانی یونانی و ڕۆمی نامێنێتەوە پێش دەکەوێت. ئەوەش کارێ بینین چەندین جایزەی نۆبێل لەسەر وێژە و ئەدەبی فەڕەنسی تا ئێستێ دراوە. ئەوان هەروەها شکسپیێریش کە مای شانازی بریتانیەکانە، ئەوان بەگشتی لەسەر ئەو باوەڕە بوون کە گرنگیدان بە زمانی ناوچەیی یا خۆجیایی یا هەمان ئەبێتە زمانی دایکی، ئەبێتە هۆی ئەوەی کە بەردەنگی زیاتریان بۆ دروست ببێ. لەلایەکی ترەوە ژیان بە جۆرێکی تر ئەبیندرێ، زەرافەت و جوانیەکانی زمان بە جۆرێکی تر دەرەکەوێ و لە کۆتاییدا ئەم مەسئلەیە دەبێتە هۆی ئەوە کە چینی مامناوەندی و ناوەندیش ئەوانیش بتوانن خوێن و بنووسنەوە، چون ئەوان بەڕاستی لە زمانی
یونانی ڕۆمی یا لاتین تێنەدەگەیشتن جا بەهۆی ئەوە لە دەورەی ڕۆنێسانس یا ژیانەوە شۆڕشێکی گەورە لەسەر گرنگیدان بە زمانی ناوچەی و دایکی هاتە ئاراوە ئێمە بەگشتی ئەگە بین ئەو باسانە پێوەم دەین بە مەسلەی بۆ دۆخی مەسلەی کوردستان و دۆخی زمانی دایکی خۆمان کە لە هەر یەک لە پارچەکان بە زۆرێک لەگەڵ ئاریشە و گرفت بەرەوڕوە دەتوانین ئەوانە بەیەکەوە هەڵسەنگێنن وەلیکیان گرێ بکەین بەر لە هەموو شتێک تاکەکانی کورد بە تایبەت کە لە باکووری کوردستان و لە ڕۆژهەڵاتی کوردستان مافی خوێندن بە زمانی دایکیان لێ قەدەغە کراوە ئەوان نابێت دەستبەردار بن نابێ ئەوان تەسلیم بن ئەوان هەر تاکێکی کورد ئەبێ باوەڕی بە ماف و ئازادی زمان هەبێ هەتا باوەڕی بەوە نەبێ ناتوانێ ئەو ئامانجانەی کە هەیەی وەکو چۆن لە دەورەی ڕۆنێسانس وڵاتانی ئاڵمانی و فەڕەنسایی و ئیتالیایی بەدەستیانێنا ئەوانیش بەوە ناگەن بە تایبەت کە ئێمە ئێستێ لە سەدەی 21دا خەریکی ئاخاوتنین و 600-500 ساڵ لەو دەورە تێئەپەڕێ مەسئلەی زمانی دایکی بە هیچ یاسایەک قەدەغە و یاسانیە بە یاسای سروشتی بە یاسای مافی مرۆڤ حتا بە یاسای ئەدیانی ئاسمانیش ئەمە قەدەغەنیانی هەموو کەس ئەوەی هەیە کە حەقی بژاردەکردنی زمانی خۆی هەیە بۆ ئێمە ئەبێ پێداگری لەسەر زمانی دایکی بکەین گرنگی ئەوە چییە زمانی دایکی دەتوانێت نازنامە بێ بۆ هەر میلەت و نەتەوەیە ئێمە بە چیدا دەناسرێنەوە تەنانەت هەموو وڵاتانی ئوروپایی وڵاتانی ئەفریقایی هەمووی ئەوانە تۆ حەساب بکە لە ئاسیا بەوە دەناسرێنەوە کە زمانیان هەیە یا زمانە نازنامەی ئەوانە جا بۆیە ئێمە بە هیچ شێوەیەک نابێت دەستبەرداری ئەوە بین کە نسبەت بە زمانەکەمان کەمکاری و غەفڵەت لە خۆمان نیشان بدەین ینی ئێمە ئەگەر لە زمانەکەمان بە دوور بین خۆ دوورخستنەوە لە زمانی ئێمە دەبێتە هۆی ئەوەی ئێمە لە ناو بچین لە خۆوە نییە وەختی ئێمە ئەبینین لە سەردەمی ڕەزاخان لە ئێران شتێک بە ناوی ڕێفۆرم هاتە ئاراوە یا ئاتاتورک لە تورکیا مەسئلەیەکی هەر بە ناوی ڕێفۆرم هێنا هەمووی ئەوانە بۆ چی بوون هەمووی ئەوانە بۆ ئەوە بوو زمانی کوردی لە خاوەندارانی خۆی بستێنن ستاندنەوەی زمانی کوردی دەبوو بەهۆی ئەوە کە ئەو گەلە لە ناو بچێ ینی ئەوان بە دروستی ئەو شتیان نیشانەگرت بوو ینی نیشانەگرتن و تواندنەوە و فەوتاندنی زمانی هەر نەتەوەیەک دەبێتە هۆی لە ناوچوونی ئەو نەتەوەیە جا بۆیە ئەوان گرنگیان بەو شتەداوە ئێمە زۆر جار بایەخەکانی خۆمان تایبەتمەندیەکانی خۆمان هەبێت لە هەڵسوکەوت و لە کردداری داگیرکەرانی کوردستانەوە وەربگرین ئەوان وەختێ دیان حەول دەدەن تێ ئەکۆشن زمانی دایکیمان لێ زەوت بکەن لێمان بستێنەوە لێمان قەدەغە بکەن ئێمە ئەبێ حەول بدەین لە بە شێوازی جۆراوجۆر ئەو شتە زیندی بکەینەوە ینی ئەو شتە ببوژێنینەوە و لە فەوتان خلاصی بکەین ئێمە ئەگەر پێمان وابێ ڕۆژێک لە ڕۆژهەڵاتی کوردستان هەموو بە فارسی باخاوین یا لە باکووری کوردستان بە تورکی و پێمان وا نەبێ ئەمە لەسەر ئەمە ئیمتیاز و لەسەر بەرژەوەندی ئێمەیە ئێمە دواتر ئەوەمان دی وەختێک لە باکووری کوردستان ئەو شتەدا سەپی دواتر ئەوان داگیرکەران و نەتەوەی باڵادەست و نژادپەرست و ڕاستیست بە ئێمە قاقا پێدەکەنین پیان دەکتن سیرکەنەوانە تورکی چیاین یا لە پارچەکانی دیکەش بە هەمان شێوە پس ئێمە ئەبێ بەسەر بە دڵ و بە حەزی خۆمان ینی لەسەر بەرژەوەندی خۆمان ئێمە کار بکەین نەک بە حەز و ویستی داگیرکەران و حەول بدەین کە بە دڵی ئەوان بین مەسئلەیەکی دیکە کە هەیە ئێمە گەلێک نووسەرمان هەیە وەکو مەسەلەن یا شار کەمال لە باکووری کوردستان یا مەسەلەن علی ئەشرەف دەروێشیان یا محەممەد قازی ئەمانە هەمووی کورد بوون بیرۆکە و فکری ئەوانژی کوردی بوو بەڵام بە هیچ شێوەیەگەوان نەهاتن بە شێوازی کوردی ئاخاوتن بکەن یا بنووسن هەر بۆیە قازانجی ئەوان چۆ خزمەت داگیرکەرانەوە محەممەد قازی وەکو گەورەترین وەرجێر و متەرجمی کورد بەڵام بە چالاکی لە میدیای فارسیدا وەختێک کە مرد و تەرمەکان لە تارانەوە هێنەوە بۆ مەهاباد تعدادی ئەو کەسانی کە لەگەڵی هاتبوون لە تارانەوە لە ژمارەی قامکەکانی دەست تێپەڕ نەدەبوون ئەوەیە لەگەڵ مردنی خۆی هونەرەکەشی مرد بەڵام ئەحمەدی خانی
خاوەندارەتی لە بەرهەمی مەموزین یا حاجی قادری کۆیی مەولەوی تاوەگۆزی ئەوان هیچ وەخت نامرن چون ئەوان لە ناخ و لە دڵی کۆمەڵگەی خۆیاندا بوون جا ئەوانە دەتوانێت دەرسێ بێت بۆ ئەوەی بیرمەندان و فکرمەندانی ئێمە لەگەڵ نویسکارانی ئێمە لەگەڵ گەلی خۆیان بمێنەوە و بە زمانی نەتەوەی خۆیان بنووسن و چالاکی بکەن ئێستێ ئەوەی گرینگە ئێمە دەبێت چی بکەین لەم قۆناغەدا ئێمە ئەوەی دەبینین لە چوار پارچەی کوردستان لە ڕۆژاوا و لە باکوور ئازادی هەیە بەڵام بخاوبن بەو شێوەی کە پێویستە گرنگی و بایەخ بە زمانی دایکی نادرێت جا بۆیە ئەوان ئەرک و وەزیفەی ئەوانە زمانە بیانیەکان سنووردار بکەن و بە شێوەیە کە ئێمە لێرە لە ناوچەی ئەلزاز و لە فەڕەنسە و لە ئاڵمان بەگشتی دەیبینین لە نزیکەوە گرنگی بە زمانی دایکی و زمانی کوردی خۆیان بدەن لە هەموو ڕێگایەکەوە لە لایەکی دیکەوە لە باشوور لە ڕۆژهەڵات و لە باکووری کوردستان کە هاوشێوەی یەکترن ئەوان دەبێ کۆڵ نەدەن بە دڵی دوژمن هەڵسوکەوت نەکەن دیارە ڕێگەی خوێندن بەو شێوەی پێویستە نییە ئێمە هەر دەبینین چەند مانگ لەمە و بەرزارە محەممەدی تەنیا بە هۆی ئەوەی کە لە بواری کوردی داوانەی کوردی دەکتەوە بە 10 ساڵ زیندان محکوم بوو وەختێک کە دەبینین زارای محەممەدی 10 ساڵ بە زیندان محکوم دەبێ کچێکی وانەوێژی کوردی ئەمە گەلێک پەیامێکی گرینگە هەروە ئاسان نییە ینی حکوومەت دەزانێ ینی چی دکا ئەگەر خەڵکی ئێمە بەگشتی خەریکی زمانی کوردی بن و ئەو بەرنامانی گەشە بکەن لە بواری خۆیاندا و گرنگی پێ بدەن لە باکوور و لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەوە بەرنامە و پیلانەکانی ئەوان پوچەڵ دەکرێتەوە جا بۆیە گەلێک گرینگە ئەوەی کە من دەیبینم و ئەوەی کە ئێمە لێرە باسی ئەەکەین بە باوەڕی من لەو دوو پارچەی نیشتمان بە مانیفێستاسیۆن و بە خۆپیشاندان و بەکردنەوەی فێرگەی زمانی کوردی بە هەر شێوەیە کە ئەکرێ کۆمەڵگەی خۆمان ئێمە ئەبێ لەوە ئاگادار بکەینەوە کە خوێندن بە زمانی کوردی بە هەموو پێوەرە ئینسانی و قانونی و یاسایەکان مافی هەر مرۆڤێکە و لە لایەکی دیکەوە ئێمە گەلێک کورد دەبینین وەکو لە هەندەران لە دەرەوەی وڵات وەکو کوردی دیاسپۆرا ئەوەش بۆ خۆی لە خۆیدا دروستە زمانی کوردیان لێ قەدەغە و نایاسایی نەکراوە بەڵام ئیمکان و دەرەتانی ئەوە نییە بەڵام بۆ ئەوەش دەبێت چی بکرێت دەبێت هەموو دڵسۆزان و خەمخۆرانی کورد یەکەم ئاسۆسیاسیۆن و کۆمەڵ و ناوەندی فێرکاری بکەنەوە و لەو ڕێگایەوە حەول بدەن و تێکۆشن کە دەرس و کورسی زمانی کوردی بۆ داڵانی کورد بکەنەوە و لێرەدا ئەمە ئەردایک و باوک و بنەماڵەکانیشە کە لەم بارەوە هەنگاوی جدی هەڵبگرن یعنی ئێمە لە سێ بواردا چ لە باشوور یا ڕۆژئاوا بین کە ئازادە یا چ لە ڕۆژهەڵات یا باکوور بین کە قەدەغەیە و چ لە دیاسپۆرا بین کە ئیمکانی دەست خوێندنمان نییە بە زمانی کوردی دەبێ حەولی بۆ بدەین بە هەموو شێوەیە ئەرک و وەزیفەی ئێمەیە کە نێڵین گەلی ئێمە زمانەکەی خۆی لەبیر بچێتەوە چون بەڕاستی لە بیرچوونەوەی زمان بە مانای فەوتان و لە بیرچوونەوەی گەلی کورد بەگشتیە